ئێمە ئەم گرتبوونەوەیمان بۆ ئەوە کردووە داوای دامەزراندنەکەین بۆ هەموو بەشەکانی کەرتی تەندروستی. چ بەشێکی پزیشکی تەواو کردو؟ من بەشی تەندروستی و کۆمەڵم تەواو کردووە ساڵی 2013. لە 2013 بەڕێزی خۆبەخشیت؟ من لە ساڵی 2014 کاری خۆبەخشیەکەم ئەو مایە 11 ساڵە بەردەوام. هەموو ڕۆژێکیش داوام دەکەیت؟ ئێمە لە خەفارەتین 5 ڕۆژ جارێ خەفارەتێکمانەیە. لە بەرامبەر ئەم 5 ڕۆژ جارەدا هیچ بڕەپارێک وەردەگرن؟ ئەو ماوەی ساڵێکە ئیدارەی گشتی بڕەپارێکی بۆ دیاری کردوین. بڕەپارێکتان لە حکوومەتەوە نییە؟ لە حکوومەت یاریی کوردستانەوە هیچ بڕەپارێک وەرناگرین و بۆیە داوای دامەزراندنی لێکەین نەماوەیەم 200 ساڵەیە هیچ دامەزراندنێکی نەکردوێتەوە بۆی ئێمەش داوای دامەزراندنەکەین لەسەر داهاتی ناوخۆ. هیچ فشارێکتان لێکراوە بووی کە داوام بکەن؟ هیچ فشارێکمان لێ نەکراوەمی بە ئارەزوی خۆیەتی تەنانەت مدیرەڵێ بە ئارەزوی خۆتان داوامەکەن بیکەن نایکەن سەر چاو. بەڵام ئێمە هەر بەردەوام ببین واز داینە تا دامەزراندنمان بۆ کرێتەوە. پێداویستەکانی ڕۆژانە پاری هاتووە چۆن دابین دەکەن؟ پارەی هاتوچۆ و خواردنمان هەمووی لەسەر گیرفانی خۆمانە ماڵەوە دەفمانەکەن حکوومەتی ئێرەم هەتا ئێستا هیچ دەفێکی بۆ نەکردین. ئەگەر وەڵام نەدرێنەوە هەڵوەسی داهاتوتان چی دەبێت؟ ئەوەی ڕاستی بێواز نایەنینە تا دامەزرین.